بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان من محەممەد کەمالم خۆشحاڵم جارێکی دیکە و ڕاستەوخۆ هەموو پێنج شەمانێک کاتژمێر چواری ئێوارە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بەرزان تەوەری بەرنامەی ئەم جارمان دەپرسین ئایا درێژکردنەوەی وادەی پەرلەمان کێشەکان چارەسەر دەکات لە ماوەی 4 خولی پەرلەماندا 7 جار ماوەی خۆی درێژ کردوتەوە واتە لە ماوەی 25 ساڵدا پەرلەمان تەنها 4 خولی هەڵبژاردننی بینیوە کە دەبواە 7 خولیان ئاسایی بکردایە و دەبوو کێشە گرفتەکان بوو بوونایەتە مای هەڵبژاردننی پێشدۆخ دواتە ئەو کاتەی لە 7 خول زیاتر دەبوو لە ماوەی ئەو 25 ساڵدا هەموو ئەو جارانەی کە ماوەی پەرلەمان درێژ کراونەتەوە بۆ چارەسەرکردنی گرفتەکانی هاوڵاتیان نەبوو بەڵکو بۆ درێژەدان بووە بە دەسەڵات و قوڵکردنەوەی کێشەکان. بەڕێزان درێژکردنەوەی ماوەی پەرلەمان بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بە هیچ شێوازێک باز لە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان نەکراوە لە مادەی 8دا هاتووە کە هەر خولێکی پەرلەمان تەنها 4 ساڵە ئەم 4 ساڵە لە یەکەم ڕۆژی دانیشتنی پەرلەمانەوە دەست پێ دەکات هەتاوەکو کۆتایی ئەو 4 ساڵە و باز لە هیچ درێژکردنەوەی ماوەی پەرلەمان نەکراوە لە هەموو دنیاش ئەم نمونەیەمان نەبینیوە کە پەرلەمان درێژ بکرێتەوە. بۆ چوونێک هەیە دەڵێت ئەگەر پەرلەمان بۆ چارەسەرکردنی گرفت و کێشەکان درێژ بکرێتەوە ماوەکەی ئەوە هەر لە سەرەتاوە پەک نەدەخرێ ینی نیەتی ئەوەی نییە کە بۆ چارەسەرکردنی کێشەکان ماوەی پەرلەمان درێژ کرابێتەوە. دەمانەوێت ڕێی هاوڵاتیان بزانین هاوڵاتیان چی دەڵێن لەسەر درێژکردنەوەی ماوەی پەرلەمان ئایا درێژکردنەوەی ماوەی پەرلەمان دەتوانێت چارەسەرێک بێت بۆ زۆربەی کێشە و گرفتەکان کێشەی ئابووری دارایی قەیرانی داراییمان هەیە قەیرانی کەمی موچە بێکارەبایی بێئاوی بێکاری نەبوونی هەلیکار هەموو ئەمانە دەتوانێت چارەسەر بکات ئەو 8 مانگی کە درێژ کراوەتەوە بۆ پەرلەمان. لە وەڵامیان پرسیارەماندا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کە ئایا درێژکردنەوەی ماوەی پەرلەمان درێژکردنەوەی وادەی پەرلەمان دەتوانێت کێشەکان چارەسەر بکات شێرکۆکۆیی دەڵێت بەڵێ کێشەکان زۆر زیاتر دەکات چونکە هەر بەشێک لەم پەرلەمانتارا بوون پاڵپشتی لە دەسەڵاتدارانی لە پاڵپشتی لە دەستدانی نیوەی خاکی کوردستانیان کرد. علی هەروتی دەڵێت کێشەکان زیاتر دەبن چونکە بەرپرسە گەندەڵەکانمان نایانەوێت کێشەکان چارەسەر بکەن. بەختیار باراوی دەڵێت دەسەڵاتدارانی هەرێم تەنها تەمەنی خۆیان ماوە درێژی بکەنەوە. ئەمە ڕێ و بۆچوونی هاوڵاتیانە بەگشتی زۆربەی کۆمنتەکان پێیان وایە کە نەدەبوو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان یان بەشێک لە پەرلەمانتاران ماوەی پەرلەمانیان درێژ بکردایەتەوە. دەوترێت درێژکردنەوەی پەرلەمان تەنها بۆ درێژەدانە بە درێژکردنەوەی قەیرانەکانیان درێژەدانە بە ستەمی موچە و نەبوونی بێکاری و هەروەها بێکارەبایی. زۆرێک لە هاوڵاتیان پێیان وایە کە دەبێت پەرلەمان هەڵبژاردننی پێشوەخت بکات دیارەگەر هەڵبژاردننی پێشوەختیش نکات ماوەی خۆی درێژ نکاتەوە چونکە ئەمە لە زەرری هاوڵاتیان بە زەرری هاوڵاتیان دەشتێتەوە. هاوڵاتیەک دەڵێت پەرلەمان کاڵایەکە بە دەست حیزب دەسەڵاتدارەکانەوە چۆنیان بوێت ئاوای لێ دەکەن. ڕەوفڕەشی دەڵێت پەرلەمان درێژکردنەوەی بۆ چیە دوو حیزبی دەسەڵات چۆنیان بوێ ئاوای لێ دەکەن. هاوڵاتیان بە زۆری پیان وایە درێژکردنەوەی وادەی پەرلەمان لە بەرژەوەندی چەند حیزبێکدا لە ماوەی ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان ماوەی وادەی پەرلەمان درێژ کرایەوە دانیشتنی پەرلەمان کرا بەبێ گۆڕان و کۆمەڵ و بەشێک لە پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی پەسەند کرا کە پەرلەمان ماوەکەی درێژ بکرێتەوە. ئایا درێژکردنەوەی ماوەی پەرلەمان بۆچیە لە پایچی دەتوانێت کێشە و گرفتەکان چارەسەر بکات؟ هاوڵاتیان پیان وایە درێژکردنەوەی وادەی پەرلەمان دەتوانێت چارەسەری زۆربەی گرفتەکانیان بێت دەتوانێت موچە چارەسەر بکات دەتوانێت قەیرانی کەمی ئاو و کەمی کارەبا و نەبوونی کار چاپکات دەتوانێت ئەو قوتابیانەی کە بڕوانامەیان هێناوە لە بوارەکەی خۆیاندا دابمەزرێن کار بکەن دەتوانێت هەموم کێشانە چارەسەر بکات یا خود نەخێر بۆ درێژەدانە بە دەسەڵات و قوڵکردنەوەی کێشەکانە. ژیار حەسەن دەڵێت هەر کاراکردنەوەی هەڵە بوو جا درێژی بکەنەوە. کاک لوقمانمان لەگەڵە لە دەربەندی خانەوە فەرموو کاک لوقمان. هەلو ئەم کاتت باش کاک لوقمان. ئەم کاتە باش بەڕێزم ماندوو نەبێ. زۆر سپاس دەکەم. برا جوانەکەم درێژکردنەوەی پارلەمان کات بەسەربردنە هەڵی هەی چونکە ئەوە ئەبینی لە ڕۆژاوای کوردستانە هەموو جیهان دژی ڕۆژاوای کوردستان وەستاوە هەموو دژمنە کۆنگرەی حوتمیان بەس بە ئامادەبوونی ساڵح موسلیم هاوسەرۆکی پێیەدا کە کەسێتر دووە شوێنەکەی ئەو
ئەم کارش کە ئەم دوو دەسەڵاتە ئەیکات جگە لە ژەوەندی خۆیان کات بەسەربردن و خەڵکاندن هیچی تیا بەسەر نییە کاتی خۆی ئەگەر لە بیرمان بێ سەیری میدیاکان بکەین بێگەر تاڵەبانیەکێ لەوە بوو کە ئینزای کرد وتی نابێت سەرۆکی هەرێم ماوەی بەسەر چوە ئەبێ یەکێتر جێگرەوەی بێ هەر دێری پارلەمان ئیتر هیچ دەنگێکی نەما ئەوە خۆی لە چیا ئەگەێنە گەندەڵی پارلەمانتاران کە دەنگی بە دەنگی ئەو خەڵکە چوونە ئەو شوێنە سیر ئەەکەین جگە لە بەرژەوەندی خۆیان هیچی کیانتیان نییە بۆ گەلی باشوور جا من لە کۆتاییشە ئەڵێم ئێمە گەلی باشوور وەکو مەڕواین مەڕیش کاوی لوقمان پێ دوایە درێژکردنەوەی وادەی پەرلەمان بتوانێت کێشەی هاوڵاتیان چارەسەر بکات گرفتەکانی هاوڵاتیان دەتوانێت چارەسەر بکات بەڕێزم ئێستا مەسەلە پارلەمان ئێستا هەر وڵاتێ تۆ هەر وڵاتی بێنە بەرچاو ئینقلاب هەر وڵاتێ هەستا دژی دەسەڵاتەکەەوە وا بزانە ئەو ئینقلابە ئەو حکوومەتە ڕووخاوە سەرۆکی دانیمارک لەسەر قوتێ بیرە کە خواردی یەکسەر دەست لە کارکێشانەوەی کرد ئەمانە هەزار دانە گەندەڵی و بێ ئەخلاقی و بوورە کاک لوقمان سپاس بۆ پەیوەندیەکەت هیچ خزمەتی زین بۆ باخەڵی خۆیان کاک لوقمان بوورە گەر وشەی نەشیاو بەکارنهێنیت سپاس بۆ پەیوەندیەکەت کاک لوقمان سپاس بۆ تۆ بەڵێ بەڕێزان بەداخەوە کاک لوقمان وشەی نەشیاو بەکارهێنا بۆ هیوای هاوڵاتیان بتوان بە دڵی خۆیان ڕەو بۆ چوونەکانی خۆیان دەرببڕن بەڵام بەبێ قسەی نەشیاو ببێتە شیکردن بە هیچ کەس و بە هیچ لایەنێک تەوەری بەرنامەکەمان لەسەر ئەوەی ئایا درێژکردنەوەی وادەی پەرلەمان دەتوانێت چارەسەرکردنی کێشەکان بکات گرفتەکانی پێ چارەسەر دەکرێت یا خۆت نەخێر زیاتر قوڵی دەکاتەوە کێشەکان زیاتر دەکات هاوڵاتیان ئومێدیان بە درێژکردنەوەی پەرلەمان هەیە پەرلەمان لە ماوەی 4 خولیدا 7 جار کاراکرێ ینی باڵێن 7 جار ماوەکەی درێژ کراوەتەوە بەڵام تاوەکو ئێستا کاک بچینە لای پەیوەندێکی تەلەفۆنی کاک ئەحمەدمان لەگەڵە لە کۆیەوە فەرموو کاک ئەحمەد کاک ئەحمەد عەلەیکوم ئەسەلام وەرەحمەتوڵڵا زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد زۆر سپاس دەکەم پەیوەندەکەی بۆ برادەرانە زۆر جەنابیشت بەڵێ زۆر سپاس وەڵاهی بەنسبەت بەرنامەکەتان قوربان ئەمە نازم پێی سەیرا ئەمە پەرلەمانانە تێدا خواردووە ئەو هەموو ئەولادەکان ئەو هەموو سوێندا ئەو هەموو دازم بۆ خۆی گەورە ڕویان ڕۆژناکە ئیشەڵڵا ڕویان هەر ڕۆژ دەبێت لە حەول خۆتی خۆیان ئەستاوەڕێ ئەوەی نیە خۆی گەورە یارمەتیمان دەبەشم ئەوە لە قوڵبوونەوە قوربان والله بێزار بوونەوە ڕز بوونەوە ڕاستی ئەمە لەو هەموو ئەمە پەرلەمانانە یعنی حەجار لێرە دەستمە ژووری حەجار لێرە دەستمە دەرەیە ئەو یعنی 20 کورسی 30 کورسی هەر 30 کورسی یەکسەوتن یعنی معنی ئێوە لە دنیا دەستنی فەرمە بێت تاکە زۆر بێزێرە برامن والله بەخۆی ئەوانەکو بەردی دامەی والله بەکەیت خۆت دەوێنی هەموو دامەکان بەکەیت خۆتن یەو لازەکەیت خۆتەوە بەردی دامەی وان ئەوانە کێبە ئەوانە گونەعبار دەبن بۆ دنیاکانە چۆن باش نییە بەخۆی زۆر باشە کاک ئەحمەد لە ماوەی ڕابردوودا لە ماوەی 4 خولی پەرلەماندا 7 جار بەم جارەشەوە پەرلەمان ماوەکەی درێژ کراوەتەوە با بڵێن 6 جار ماوەکەی درێژ کراوەتەوە بە 7 جار بەوەی ئێستاشەوە پێ دوایە درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی ئەم جارە بتوانێت کێشە و گرفتەکان چارەسەر بکات وەکو ئەوانی کە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان لە جارەکانی ترە نەیتوانیوە ئەم جارە دەتوانێت ماوەکەی درێژ کراوەتەوە دەتوانێت کێشەکان چارەسەر بکات ئارەوەڵە چارەسەری دەکەم قوربان بەڵێ دەزانی چەند چارەسەری دەکەم قوربان بەڵێ ئەی دیژیان زۆر دەبێت فەسادیان زۆر دەبێت ئەگە پارەیان دەستگی و ئەوانە هەموو ئاشکرا نابێ ئەو ئەنە پەرلەمانی گۆڕان کۆمەڵان دەرمەنایە یابوون دزی مجان ئاشکرا لەکردویان گوت ئەوە دزە ئەو دزە ئەو دەکەنە دز ئاشکرا نابێ ئەرە وەڵڵاهی ئێستاکەنە هەندێیان پێ باشە دەستکاتەوە هەندە باشە بۆ هەندە باشە نبێتەوە کاکە دز پێ خۆشە بەش شەو بێ ڕۆژ نەبێت ئەوەنە پێیان خۆشە بەش شەو بێ ڕۆژ شەردانێ کاکە پێیان خۆشە و ئەلە پەرلەمانێت پێیان خۆشە دایخەن بەخۆیەت بەدەیان چیە پێ یادەم بوو دای ناخەن وەڵای دایخەن و بیکە نەوکویەکە بەخۆ سپاس بۆ کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئەحمەد بەڵێ بەڕێزان هەژار عەبدوڕەحمان دەڵێت کێشەکان زیاتر دەبێت هیوادارم کۆمەڵ و گۆڕانی خەڵک بن چونکە ئەم دەسەڵاتە فاشیلە هیچی پێ ناکرێت ئارازی براهیم دەڵێت مادام نایاسایی بێت حتمما زیانی هەیە کێشەکان لە دەست دوو بنەماڵەدایە نەهرۆ عەلی دەڵێت تاوەکو ئەم دەموچاوانە لە سەڵ دەسەڵات بن دزی و گەندەڵی بەردەوام دەبێت
ئاسۆ ئەڵمانی دەڵێت پەرلەمان لە ڕابردوودا نەیتوانیوە کێشەکان چارەسەر بکات لە داهاتووش نەک کێشەکان چارەسەر دەکات بەڵکو خۆشی دەبێت بە کێشە بەسەر شانی هاوڵاتیانەوە. خەلیل بازیانی دەڵێت هەر کێشەیەک هەر شتێک بەسەر چوو بێت ئەوە زیانی هەیە. بەڕێزان ئەمە بەگشتی ڕێی هاوڵاتیانە کە پێیان وایە درێژکردنەوەی وادەی پەرلەمان ناتوانێت چارەسەری گرفتەکان ناتوانێت چارەسەری کێشەکان بکات. ئێوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پیجی پەیام تیڤی سەرنج بۆ چوونی تێبینیەکانتان بۆ ئێمە بدێن هەروە دەتوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەیە پەیوەندیمان پێوە بکەن ئێمە و ئێوە پێکەوە گفتوگۆیەک بکەین بابزانین هاوڵاتیان دەڵێن چی لەسەر درێژکردنەوەی وادەی پەرلەمان پێیان وایە کێشەکانیان چارەسەر دەکات. ژیانمان لەگەڵە لە ئاکریەوە فەرموو. ژیان خان ژیان خان ئەم کاتت باش پێ وایە درێژکردنەوەی وادەی پەرلەمان چارەسەری گرفتەکان بکات؟ پێ وایە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان بتوانێت چارەسەری گرفتەکان بکات؟ بەڵێ چونکی ئەفۆ خرگان باڵنگال بوون بەڵێ ژیانی خەڵک خڕ دەستێوەندا هیچ شارە نەکە بەڵێ شمێش بەکردە. بەڵێ ژیان خان بۆ چونێک هەیە دەڵێت یان درێژکردنەوەی وادەی پەرلەمان بۆ چارەسەرکردنی گرفتەکانی هاوڵاتیان نییە. ئەگەر بۆ چارەسەرکردنی نیەت لە چارەسەرکردنی گرفتەکانی هاوڵاتیان بواە لە سەرەتاوە پەرلەمان پەک نەدەخرا تا چەند لەگەڵ ئەم بۆ چوونەدای بۆچێ ناتکرد هەرەکی خۆیان. بەڵێ بەڵێ ژیان خان بەردەوامە. لا هەر محافظەکار بە شتەکارێکی خۆیان. بەڵێ ژیانی هاوڵاتیان هەرێکی خۆیان. بەڵێ بەڵێ ئەی چۆن دەتوانین ژیان خان کێشەکان چارەسەر بکەین؟ پێ دوایە هەڵبژاردننی پێشوەخت بتوانێت کێشەکان چارەسەر بکات یاخۆ درێژکردنەوەی وادەی پەرلەمان دەتوانێت؟ خۆیاندانە. بەڵێ بەڵێ ژیان خان بڵێ پەیوەندێکی ژیان خان پێوە بێت پچرا. خەلیل بازیانی دەڵێن هەر شتێک بەسەرچوو بێت دەوازیانی هەیە لێر نووری دەڵێت کێشەکان زیاتر دەکات ئەمە پێی دەوترێت حکومڕانی ناشەرعی. بەڕێزان ئەمە ڕەو بۆ چوونی هاوڵاتیانە. ژیان حەسەن دەڵێت هەر کاراکردنەوەی هەڵە بوو جا تەمەنیشی درێژ بکرێتەوە. ئاژوان زرار دەڵێت ئەم دەستەیە ئێستا کێشەکان زیاتر دەبێت. بەڕێزان زۆربەی پەرلەمانتاران و ڕۆژنامەنووسان و نووسەران پێیان وایە کە درێژکردنەوەی وادەی پەرلەمان چارەسەری گرفتەکان ناکات. کاک سەردارمان لەگەڵ لە هەولێرەوە فەرموو کاک سەردار. کاک سەردار کاک سەردار ئەم کاتت باش. کاتت باش ڕێزم زۆر سپاس دەکەم. کاک سەردار پێت وایە درێژکردنەوەی وادەی پەرلەمان بتوانێت چارەسەری گرفتەکان بکات؟ وڵی وازم ئیشێکی زۆر باش کردیا ئەگەر ئەوە هەم نابێتن حکومەتیمە باخوای تێرە دەستیاگا. بەڵێ بەڵێ پێم وایە پەیوەندێکی کاک سەردار پشتا بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە. کاک ئومێدمان لەگەڵە لە ناحیەی شۆڕشەوە فەرموو کاک ئومێد. باشتر بۆ بەڕێزت. بەڕێزم بەڕێزم درێژکردنەوەی پەرلەمان بە هیچ خزمەت بە هاوڵاتیان ناکات لەبەر ئەم پەرلەمانەی ئێستا بوونی نەبوونی وەکو یەک وایە لەبەرەوەی ئەمان کودەتایە بریان کرد بەسەر پەرلەمانە بەس بازدان لەبەر شەربێتە سزادانی بەیکی خەڵکە بەڕاستی هیچ چاوەڕانی شتێ بازدان پەرلەمانە ناکەین. ئەم پەرلەمانە نەبوونی گەلێ باشترە لەبەرەوەی ئەمان هەڵسان کودەتای بەسەر پەرلەمانە باشترین حەل چاکترین حەل لەم کاسە ئەرمانەیە بگریا ئەوێ هەڵبژاردنی زیپاتی نەزیب بکرێت بۆ ئەوەی لەم دۆخە ڕزگارمان بێ لەم دۆخە نەجاتمان بێ بە تایبەتی چاوێکی زۆر لەسەر بزکەوەی گۆڕانی کۆمەڵی ئیسلامیە ئەبێ حکومەتێکی ئینتقالی حکومەتێکی ڕزگاری نیشتیمانی دروست بکرێ بۆ ئەوەی ئێمە نەجاتمان بێ لەم دۆخە بۆ ئەوەی لەوە جارب چاوەڕێ نەکەین بۆ ئەوەی بەرەکەی
بەرەی ئەو حکومەتە گەورەتر بکەینەوە بۆ ئەوەی بەشکەسی ئەو دەموچاوانە. زۆر باشە کاک بمێت، زۆر باشە کاک بمێت. بۆ چونێک هەیە دەڵێت نیەت لە چۆنەڵی درێژکردنەوەی وادەی پەرلەمان چاکسازی نییە، نیەت لە درێژکردنەوەی وادەی پەرلەمان چارەسەری گرفتەکان نییە. ئەگەر نیەت لە درێژکردنەوەی وادەی پەرلەمان چارەسەرکردنی گرفتەکان بۆیە هەر لە سەرەتاوە پەک نەدەخرا. تا چەند لەگەڵ بۆچونەیە کاک ئومێد؟ بەڵێ ڕاستە هێدرای بەڕێزم، ئەگەر هەر ئەم پەرلەمانە هەر کودتا هێرانسەریان پەرلەمانە هەر لە بیدایەتەوە ناتوانێت کێشەکان حەل بکات، لەبەرەوەی حزب زاڵە بەسەر پەرلەمانە، حزب بە هەموو کاتێ زاڵە بەسەر حکومەتە، ئەم حکومەتە توانێت چارەسەرکردنی نەماوە، ئەم حکومەتە هەموو کاتێ بیرە پەرلەمان داخابیرە ئەیکاتەوە بۆ بەرژەوەندی پەرلەمانەکەنەوە، بۆ بەرژەوەندی خەڵک پەرلەمان ناکەنەوە، بە هیچ شێوێک شاوەڕانیشتی باشتن پەرلەمانە ناکەن بە هیچ شێوەیە. بەڵێ بەڵێ کاک بمێت، پێشنیارت چییە؟ پێ وایە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت باشترە یاخود وادەی پەرلەمان درێژ بکرێتەوە کە ئەمە لە هەموو دنیا نایاساییە؟ بەڵێ قوربان بە هەموو پێوەرەکان، بە هەموو دیموکراتیەکان درێژکردنەوەی پەرلەمان ئەبدرێترێ پەرلەمان نایاساییە، لەبەرەوەی تۆ پەرلەمان تەنگەکەی بۆ کاتێکی دیاریکراوە بۆ 4 ساڵە ئەوەی کە باسی شەکرێت بە هەموو شێتی بۆ کاتێکی دیاریکراوە. درێژکردنەوەی پەرلەمان چی سوودێ بە ئێماگەنێ بۆ بەرژەوەندی یەکێتی پاکێ درێژکردنەوەی پەرلەمان ئەبێ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و نەزیر بکرێ بۆ ئەوەی لەم دۆخە لەم دۆخە کە فەرێکی هەرێمی کوردستانی کردووە، ئەبێ لەم دۆخە چارەسەرمان بکات، پێویست هەڵبژاردنێکە پەرلەمانێکی کە پەرلەمانێک دروست بکەین بۆ کارەکە لەم دۆخە نەجاتمان بێت. بەڵێ بەڵێ سوپاس بۆ کاک بمێت، سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک بمێت لە شۆڕشەوە لەگەڵمانە بووی. بەڵێ بەرزان هەریاد دەڵێت بێگومان کێشەکان زیاتر دەکات. کەمال حەمەد دەڵێت ئەمانە هەر درێژیەکەنەوە و چارەسەری کێشەکان ناکرێت. کاک بەختیارمان لەگەڵە لە هەڵبجەوە فەرم کاک بەختیار. کاک بەختیارم کاتت باش، پێت وایە درێژکردنەوەی وادەی پەرلەمان بتوانێت کێشە و گرفتەکان چارەسەر بکات؟ من پێم وانیە بتوانێت چارەسەری کێشە و گرفتەکان بکات. بەڵێ لەبەرەوە بەڕاستی هەتی سێری تەمەنی پەرلەمان و حکومەتی هەرێم و ئەم دەموچاواناتی کەوا لە سەرۆکایەتی وەرگیراسا و کوپاری خوانەوە ڕۆژ لە ڕۆژان ڕۆژنایەکێ نەداوە کوردستانی خەڵک وێ ئەمانەیان باسە دەیکە، چونکە ڕۆژ بە ڕۆژ گرفتەکان خۆتر بوونەتەوە. کەلان وایە تۆ کێشەی بۆتە کێشەی کۆمارەتی، بۆتە کێشەی ناوچە، بۆتە کێشەی ڕۆژایەتی، بۆتە کێشەی عەشەرەری لا بحثياتي بيرشوا شنو برانتي سيد كردستان نك تواني وخيتنا داخل كردستان كان زۆر باشە کاک بەختیار، پێت وایە نیەت لە ئەمانە دەور خەیاتیە بین. کاک بەختیار پێت وایە نیەت لە درێژکردنەوەی وادەی پەرلەمان چارەسەرکردنی کێشەکان بێت؟ دەپرسیارەکە تێ نەگەێت کاک بەختیار؟ من پێم وایە نییە درێژکردنەوەی پەرلەمان بتوانێت چارەسەری کێشەکان بکات. بەڵێ کاک بەختیار. حەلەوەیە خەڵکی کوردستان فەرجە دەستەدادە وأما أخير هالمسجد اللي هو خمس كتبان كنت براسي يتنزال بين خمسين خلاص ما نشيل إخوان ما يجري بلان تنزال أذكر عن بركان ناس يعني كنت ما خلصين أيضا روح ما جاء بعد الشيء وكل خمسة أهل النار وأهل السبيل وأهل الهواء هذا يوجع لكنا قاعد يوجع المال ما الجزية لما تشجيع المال جزية بجزاين شو خمسة كتبان فبيزعين وزي هلا شخص كانوا هكاو تاجي أجلون دكتي ناس ولكان يبعنا وكان كتبانا جانا بسبب السؤال لا مكياسي ولا مكم ولا أجي ولا مو روشن جديد. أنا تاجي لكن خلك الدعوة كانت بدوكان يعني المشفران فلهذه كم هذا كم ذكر من تعريف إبراهيم بناي سني واحد سني جبرية ولازم لا سني موشوان أما والكبير كبران بركان براسي كثير استاذ علي توشي روزاتيين برامبر بالجنيا برامبر بمراريا برامبر بخزنيا برامبر بكولان بجراش بشار بناجيه فهموش روزات بور خزاردار بور روزات بازار بور أما هي ناس روزة لروزان أمهم مدرية كبير أخوان بروزات نازانا يعني من الناس الخلق شيء متخاشي باوضا معنا هكذا لكن قناعتين فيك هذا تأكيد على أمان الله الزوال من قناعات موايا خلق كل إنسان أبيه من أباد وأخير على السيدنا في الشريك إلى لا يبرز
هذا كنت أنا سجل موقف في حاكمانة ولم تصاد زماني بالفعل أنا طبعا كان يجي أساسا كان خرج سياسي سياسي كل سياسي شيء معنيه بنا سياسي سياسي كل أجل سياسي بنا أقرب من جيل أبون سوريين أبون هذا المردتين أقوى سوا يعني كيفاش أي سياسي هر شيء يدور كده كيفاش يقدر يدور زور باش كاك باختيار أنا عارف وايد جاب بدينا بنسوي إجلال سماع كده روح يكون بين إيمان ودعوة نبي إيمان ودعوة بدرس يجيش النبي كاك باختيار قەیرانی دارایی و نەبوونی موچە هەروەها نەبوونی بێکارەبایی نەبوونی بێئاوی پێ دوایە بە درێژکردنەوەی وادەی پەرلەمان ئەمانە چارەسەرەکرێت؟ کاک بەختیار ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزۆنەکەت کەس بکەی بێ باشی گوێت لە سەوتی من بێت. من قەناعەتم وانە نییە درێژکردنەوەی پەرلەمان کاریگەری لە پەرلەمانە. بەڵێ. بەهیچ قەناعەتم وانە نییە چونکە يعمل لك سنة ولا أي كلمة صلاة أما توشي تعمل توشي روتين توشي فوكانو توشي فيروس أو إنك توشي سرطان إخواتنا بعمل أجمل يعني كاينية أبي تيبري سوا أبي تنبر سوا أما على سرطان تلقاها تخصص أنكو بسانا تراشي روجة كازو تيبري سوا أكثر كنت أجياء جروانة ليه إنسان سوى قناعة جرواني أمانة جاري جدنا سجل صلاتي تاكتازيكا هل إستياناكي يعني قناعة دامل بينهوا بعد كده حلوة أمانة بمريكوة تسانك تكنوكران تسانك آقاو جيد تسانك دعور الجنة دا برام دوستي نتبحي دوستي سيكان دوستي دا دوستي براشو دا كل دوستي بەڵاتی ئەمە جوولەکەی ئەوەی ئەم خەڵکیانە ئینسان کێش گیر و بۆچووی وایە ئەگەر حیزب وەکو ئەوسا یانی دەگەر حیزب بەسەری هەوڵای کردن شوێنە داران دێت نایە وان نییە کاکە هەزار حیزب گۆڕا هەزار دەسەڵات گۆڕا ئەوە لە دەسەڵاتی ناوەڕاست ئەوە حسنی مبارەک ئەوە بن عەلی ئەوە ئەوانی کە ئەوە مادەر خەزاکی کاکە ئەم کوردستانیە ئینسانی جوول و عاقڵی كذا خزاني ذلك لما يجي كذا شنهاد من المشين هؤلاء أقام وشير بول مجلسي زينا أبو أقوال أنا أبو جيران أنا أبو يا ما يجي يشير أقام عنية يا ما برای سپاس بۆ کاک بەختیار سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ تۆ کاک بەختیار ئەمە بەڕێی هاوڵاتیان بەشێک لە هاوڵاتیان درێژکردنەوەی وادەی پەرلەمان بە چارەسەرکردنی کێشە و گرفتەکان نازان ئەوان پێیان وایە کە دەبێت هەڵبژاردننی پێشوەختە بکرێت دەبێت پەرلەمانی کوردستان گۆڕانکاری بەسەردا بکرێت و وادە چیتر بە نایاسایی وادەی پەرلەمان درێژ نەکرێتەوە. هەروەها زۆربەی کۆمنتانەش کە بۆمان هاتووە باز لەوە دەکەن کە نابێت پەرلەمان وادەی درێژ بکرێتەوە زیانی دەبێت و وەک نەوزاد دەڵێت کێشەکان زۆرتر دەبێت لە 100%. ینی درێژکردنەوەی وادەی پەرلەمان قەناعەتی بە خەڵک نەکردووە کە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانە وای نەکردووە کە هاوڵاتیان قەناعەت پێ بکات کە ئەمە بۆ چارەسەرکردنی کێشەکانی وەکو قەیرانی دارایی و ئابووریە. کێمان لەگەڵە کاک گەیلانمان لەگەڵە لاولێرەوە فەرموو. بەڕێز باشی زۆر سپاس دەکەم کاک گەیلان. وەڵای هیوادارین حکومەت ئەو کێشەیە چارەسەر بکات. کاگەلان ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزۆنەکەت کەس بکەی بەوەی بە باشی گوێت لە سەوتی من بێت. باوکەکە ساڵە لە قەیرانیدا هیوادارن بەخۆی ماوەی ئەو سەرۆکایە پێش ئەو درێژکردنەوەی وادەی پەرلەمان هەمووی گاتە زارە بە خەرشی بەڕاستی هیوادارن گۆڕان و کۆمەڵ هیچبەچی ئەوە دروستکەن. کاگەیلان جەنابەت ئومێدت بە درێژکردنەوەی وادەی پەرلەمان هەیە کە بتوانێت کێشەکان چارەسەر بکات؟ نەخێر بەڕێز. بەڵێ بۆچی؟ بەڕاستی هەتا ئێستا ئەم گەنجێکم بەخۆی سەعیدی هیچ نیمە بەس گەنجێکم هەتا ئێستا سەعیدی دینارێکی نیمە هیچ خۆشمان لەو هیچبانە نەدیتیا چەند ساڵە ئەوەم گاتە زاریە بە خەڵکی. بەڵێ پێ دوایە کاگەیلان چارەسەری گرفتەکان بە درێژکردنەوەی وادەی پەرلەمان بکرێت؟ ناوەڵ هیچ مێدەکمان بە حکومەت نەماوە. بەڵێ
بەڵێ سوپاس بۆ کاگەیلان سوپاس بۆ پەیوەندیەکەت شۆخانمان لەگەڵە لە سلێمانیەوە فەرموو ئەم کاتە باش بەڕێز باشتر بۆ بەڕێز شۆخان خان دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر سپاس دەکەم شۆخان خان سەبارەت بە بەرنامەکەش بەڕای من دێشکنەوەی پەرلەمان لە ژیان زیاتر هیچی تری نییە بۆ میلەتی کورد و زیاتر درێژەدارە بە حکومەتێکی ناشایی چونکە حکومەت میلەت ئەوێت حکومەتێکی نێ و دابمەزەنێ بە کەسانێکی شۆخان خان پێ دوای ئەمە بە پێچەوانەی خواست و داواکاری هاوڵاتیانەوەی درێژکردنەوەی وادەی پەرلەمان وەڵی پێچەوانەی خواستی میلەتی کۆدە بەڕێزەکەم بەڵێ زۆر سواز دەستان خۆشێت بەڵێ شۆخان خان ئەگەر بکرێت وەڵامیان پرسیارم بیتەوە بۆ چونێک هەیە پێی وایە کە نیەت لە درێژکردنەوەی وادەی پەرلەمان چاکسازی نیە ئەگەر حکومەت یارێن بیتوانە یان بیویستە چاکسازی بکاتەوە پەرلەمانی پێک نەدەخست بەڵێ بڵێ من هەر ئەسڵەن بڕۆم بم پەرلەمان و حکومەتەش نەماوە پێم باشە حکومەتێکی نییە و پەرلەمانێکی نییە بە کەسانێکی چاک و کە خەمخۆری میلەت بێ بەڕاستی لە هەموو ڕێکەوە زۆر باشە شۆخان خان ئەمە دەکرێت پێ دوایە لە ئێستادا ئەمە بکرێت وەڵی ئەگەر میلەت یەکگرتوو پێ و هەمووی بەڵێ بەڵام وەکو تر بێ وای بینم زۆری پێچێت ئەمەنێکی پێچێت بەڵێ خۆش بێت بەڵێ سوپاس بۆ شۆخان خان سوپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان ئەمەش ڕێی هاوڵاتێکی تر بوو ئەمەش هەر پیوا بوو کە ناتوانێت چارەسەری گرفتەکان بکات ناتوانێت درێژکردنەوەی پەرلەمان چارەسەری بێ بۆ هەموو گرفت و کێشانی کە هەمانە گرفتی قەیرانی داراییمان هەیە قەیرانی ئابووریمان هەیە نەبوونی کارەبان نەبوونی ئاو نەبوونی هەدی کار ساڵ بۆ ساڵ ژمارەی زۆر لە زانکۆ و قوتابخانەکانمان چەندین قوتابی بەرهەم دەهێنن و پێ دەگەێنن بەڵام ناتوانن لە بوارەکە خۆیاندا ئیش بکەن کێمان لەگەڵە کاک سالار لە تەکیەوە فەرموو کاک سالار زۆر سپاس کاک سالار زەحمە لەبێن بەڕامەکە لەسەر کێشەکانی پەرلەمانەوە کاک سالار پێ دوایە درێژکردنەوەی وادەی پەرلەمان درێژکردنەوەی وادەی پەرلەمان دەتوانێت چارەسەری گرفتەکان بکات پێ دوایە دەتوانێت چارەسەری نیموچە و ڕوبعە موچە و بێئاوی و بێکارەبایی و هەلی کار بکات بەدڵنیایە ناکات پێشتر پەرلەمان ڕێژەی یاسایی خۆیان و منی کێشەیەکی نەبوونێکن ئێستاچی بکان هیچ سوودێکی نە من ئەسڵ بە کوردەکەی باڕم نە بە پەرلەمانەوە نە بە هەڵبژاردنماوە ئێستا هێر دەورە بوونێ نیە دەوریێتەوە پەرلەمان 2 ساڵە فەقراوە هیچ شتێکیان پێ نەبوو ئیشیان پێ پەرلەمانیان خیارا کرێتەوە درێژ کرێتەوە جێ درێژ نەکرێت هەروە جێبوون کاک سالار بۆ چونێک هەیە دەڵێت نیەت لە کاراکردنەوەی پەرلەمان چارەسەرکردنی گرفتەکان نییە بەڵکو درێژەیە بە دەسەڵاتی هەندێک لە دەسەڵاتداران پێ دوایە ئەمە بەم شێوازە بێت بەڵە زۆر وانی زۆر لە سەد شتەکە وایە بۆ خۆی دیارە لەو کاتەیە دەسەڵاتەکانی کەوتن مەترسیە پەرلەمانە درێژکردەوە ئەزانم لە کات دەنگدانەوەی بەنجی کەمەوە لەوە من باوەڕم پێ نێت دەنگدان سپاس بۆ کاک سالار سپاس بۆ پەیوەندیەکەت بنارمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو مرحبا كاكا مرحبا بناخر بێ زەحمەت سەباری بە تەوەرەکەتان زۆر جوانە دەستان خۆش بێ بەڵام بۆ درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی بشکرێ و نەشکرێ هەروە یەک وایە لەبەر ئەوە چەند جاری کەش و چەند جاری کەش درێژکرێتەوە و لە کاتی خۆشییا بکرێ هەر وەک خۆیەتی هەر ئەم دەسەڵاتەیە ئەمان بابڕێەوە هەر ئەم دەموچاوانن هەر ئەمانن کە 25-26 ساڵە ئەم خەڵکەیان هەڵسریوان و هێنایان و بردیان باشترین حەل بەلای منەوانێ کە بکرێ و کە قسەی لەسەر بکرێ بچن دەستخەنە دەستی عەبادیەوە لە هەمووی باشترە زۆر باشە بناخەن بۆ پێ دوایە دەسەڵاتدارانی هەرێمە ناتوان کێشەکان چارەسەر بکەن بۆ دەبێت بگەڕێنەوە بەغداد لەبەر ئەوەی یەکریزین لەبەر ئەوەی چەند ساڵە هەر پەڕۆ بووە لەنەوەیەکەوە هەتا وەکو 8 ساڵ لەمەوە پێش زرد و سەوز بوو ئێستا شینیش هاتۆتە کاوێ ئێستا قاوەیی هاتۆتە کاوێ ئێستا پرتەقاڵی هاتۆتە کایەوە لەبەر ئەوە هەتا پەڕۆ نەبێ بە حەیاتی یەک ناگرن بە حەیاتی ئەم کوردستانە چاک نابێ بە حەیاتی کورد ناگات بە هیچ شێوەیەک بە هیچ شتێک لەبەر ئەوە تا ئێستا ئیداری سلێمانی ڕێ ئەکەوێت لەگەڵ بەغایە کە نەوت و موچەمان بۆ بنێرێ دوای 26 ساڵ اینجا ئەگەڕێنەوە بۆ بەغا لەبەر ئەوە نە پەرلەمان بمێنێ نە حکومەت بمێنێ ئیدارەیەک لەگەڵ بەغا لە هەمووی باشترە و هەم برا و هەم دراوسێ
بەڵێ سوپاس بۆ بنارخان سوپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان بنارخان ڕاگەیاند کە باشترین حەلەوەیە بگەڕێنەوە بۆ بەغداد بێگومان یەکێک لە ناڕەزایەتی هاوڵاتیانەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئیدارەی هەرێمی کوردستان بکات بە شێوازێکی تەندروست ئەمە پەرلەمانەکەیەتی کە ناتوانێت هەڵبژاردننی پێشوەختە بکات ناتوانێت هەڵبژاردنێکی تەندروست بکات ماوەی پەرلەمان درێژ دەکاتەوە کە بە هیچ شێوازێک ئەمە لە هیچ دنیایەک نییە کە وادەی پەرلەمان درێژ بکرێتەوە. شادیمان لەگەڵ لە ڕانیەوە فەرموو شادی خان. شادی خانم کاتت باش پێت وایە درێژکردنەوەی پەرلەمان بتوانێت چارەسەرکردنی گرفتەکان بکات چارەسەرێک بێت بۆ گرفتەکان؟ زۆر سپاس. لە ڕاستە نەخێت درێژکردنەوەی پەرلەمان پێرانەکەن ئەوە تەنها بۆ ئەوە گەشتە ساز بوو ئەو کەسانی ئەو دەسەڵاتدارانی کە دەسەڵاتەکانیان بەسەر دووبارە درێژ بکرێتەوە. بەڵێ بەڵێ شادی خان پێت وایە لە ئێستادا دەبێت چی بکرێت بۆی کە چارەسەرکردنی گرفتەکان بکرێت پێت وایە چارەسەرکردنی گرفتەکان بە درێژکردنەوەی وادەی پەرلەمان بکرێت؟ نەخێر بە هیچ جۆرێکەوە وەک باسم کرد تەنها پێرانەکان بۆ سەرەفنەوە حەقوا بوو هەڵبژاردنەکان لە کاتخانە بە شوێک پاک کرابە بۆم زۆرە لانە بەشێک لە قەیرانەکان چارەسەر بکرانە ئەم کاسە. زۆر باشە شادی خان پێشنیارت چییە دەبێت چی بکرێت لە ئێستادا؟ لە ئێستا وەڵای ئەم درێژکردنەوەی پەرلەمان هیچ سودێکی نەبوو ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا پێماوە باشتری چارەسەر بوو بەڵام ئیترکە ناکرد نازانم ئیتر ئەبە لەمە وڵات چی بکرێت پێما بوو هەڵبژاردنەکان باشتری چارەسەر بوو. بەڵێ سوپاس بۆ پەیوەندیەکەت شادی خان سوپاس بۆ تۆ. ڕانیە خانمان لەگەڵ لە کەرکووکەوە فەرموو. خاتوو ڕانیە پێمە بێت پەیوەندیەکەی کۆتایی پێات خاتوو ڕانیە پێم وا بێت پەیوەندیەکەی خاتوڕانیە کۆتایی پێات بەو هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندی با پێ بکاتەوە ئەویش بوو هاوڵاتیانی دیکە بتوانێت سەرنج و بۆچوونی تێبینیەکانی خۆی بە ئێمە بڵێت. بەڵێ بەڕێزان ئێوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پەیجی پێیام تیڤی سەرنج و بۆچوونی تێبینیەکانتان بدەن هەروەها دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشە دیارە پەیوەندیمان پێ بکەن ڕەو بۆچوونی خۆتان بڵێن بزانین هاوڵاتیان ڕێیان چێ لەسەر ئەوەی کە ئایا درێژکردنەوەی وادەی پەرلەمان دەتوانێت چارەسەرکردنی کێشەکان بکات. شەهلامان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو. شەهلا خان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. شەهلا خان کاتۆ باسکات باشتر بۆ بەڕێز شەهلا خان. سەلامەت. سەدارەتە تەوەری بەرنامەکەتان ماوەی پەرلەمان کێشەکان چارەسەرەکەیان زیاتریانەکە بەڕای من کێشەکان زیاترەکات. بەڵێ چونکە ئەم پەرلەمانە بەڕاستی شەرعێکی نەماوە ئەنجامی نازانم درێژکردنەوەی وادی پەرلەمان بۆ ماوەی هەشت مانگ ئایا ئەمە سەپاندنی دەسەڵاتی دیکتاتۆری نییە بەسەر میلەتە کاتی ئەمانە لە شەوشی یاوزە دەسەڵاتی یاساییان تەواوە بێ بەپێی هەڵبژاردنی استحقاقی پەرلەمان وایە؟ بەڵێ لەبەر ئەوە من پێم وانە یعنی تۆ هەست مانگی کە درێژی ئەەکەیتەوە دەسەڵاتی خۆکاتە میلەت ئەمانەی ناوێت یعنی ئەم دەموچاوە قێزە و دژوو دەردە و گەندەڵانەی ناوێت. بەڵێ ڕاستی ئێجابە بەڕای من باشترین حەل و چارەسەر ئەوەیە بگەڕێنەوە بۆ حکومەتی ناوەندی بۆشە دەسەڵاتی عەبادی باشەوە ئێستا و کاتێکیان چارەکە موتە بە کاتی خۆیان 30 ڕۆژ جارێ کاتەمانە چارەکە موتەکەشیان تێناگرێت. بەڵێ بەڵێ سوپاس بۆ شەهلاخان سوپاس بۆ پەیوەندیەکەت. باوکی ئەحمەدمان لەگەڵ لە هەولێرەوە فەرموو باوکی ئەحمەد. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. باوکی ئەحمەد دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سوپاس دەکەم. زۆر سپاسمانتان دەکەم. براز دەکەم ئەو درێژکردنەوەی پەرلەمان دەرەر بوو گەلەکەمان لەبەر ئەوەی ئێمە لە کات ساتێکی وا پێویست دەکرد مثلا مدەکەی ئایا درێژ بکرا بە درێژکردنێکی ئەوها زۆر و هەشت مانگ گەلە زۆر بوو مثلا بەتوانی مانگێک ئەو درێژ بکەنەوە لەبەر ئەو ئێستامە ئەو زروفی ئێستا تێکەوتینە پێویستمان بە گۆڕانێکی دەوێکی نوێ هەبوو ئایا بزانین چێ لەو پەرلەمانەیە دەستە پێش چێ زەرە دەکات چێ قانزاز دەکات ملەتەکەمان یعنی پێویستی بە نوێشی نوێ هەبوو مثلا ئەو نەوەی دیتمان ئەو تۆیش پێشان پەرلەمانی و حکوومەتی پێشمان دیتمان هەر زەرەرمان کرد لە قانزان زیاتر سیستەمان جێلێ نەبوو ئەوە ئێمە پێویستی دەکرد مانگێک درێژ بکرا بایەوە یعنی وا وایە بە
بە ئیسفادە با لە هۆ دولامان هەم لۆ بەرلەمان هەم لۆ گەلەکە لەبەر ئەوەی پێویستیمان بە گۆڕانکاری هەیە لە مەدەکەوە دەبین. باش باوکی ئەحمەد ئەم گۆڕانکاریانەی جەنابەت باسیت کرد بە درێژکردنەوەی وادەی پەرلەمان دەکرێت یاخود بە هەڵبژاردنێکی پێشوەختە لە ئێستادا؟ وڵای خۆ ئێستا ئەو پێشوەختە ئێستای باشتر من تەیەکەی کۆمەڵ و گۆڕان دەکەم لۆ ئەو سێسەدانە لەبەرەوەی ئەو حکوومەتە ئێستا ڕزگارکەری ئێستا ئەو چارەسەرا بەڵام هەر ناچاربوون ئەگەر مابایەوە وا درێژ نەبایەوە ئێستا بەڕاستی ئەوەی کۆمەڵ و گۆڕاندانە باشترین چاکترین ئەوەی حکوومەتی ڕزگارکەرە ئێمە چارەسەرمان بی لەو زەرێرەکە ئێستا دیتمە ئەگەر لە نیوەشی بە قازاز بگەڕێتەوە لۆمە بە قازا حسابە ئەگەر نیوەمان ڕۆژ بینیۆش بگەڕێتەوە قازا حسابە دەستخۆشتانی دەکەم. بەڵێ سپاس بۆ باوکی ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت محەممەدمان لەگەڵ لە سێمانەوە فەرموو کاک محەممەد. کاک محەممەد ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەیت کەس بکرێتەوەی باشە لە سەوتی جەنابەت بێت. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. كاك محمد. والله أوي غاسية بالنسبة لأمر درێژکردنەوەی ماوەی پەرلەمانە لەوایە شتەکە بەمە کۆتایی نەیە. بەڵێ. اینجا بە بۆچوونی من بچینەوە سەر حکومەتی عێراق لەبەرەوەی کە ئەم خەڵکە فەقیر و هەژارە نەجات بێنن بێمەعاشی و بێبژێوی ژیانە. بەڵێ. کاک محەممەد پێت وایە وادەی درێژکردنەوەی پەرلەمان ناتوانێت کێشەکان چارەسەر بکات چارەسەری موچە بکات کە جەنابەت پێشنیارەکەی بگەڕێنەوە سەر حکوومەتی بەغداد بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ناتوانێت ئەم کێشانە چارەسەر بکات لە ڕێگەی پەرلەمانەکەیەوە. نەخێر بە بۆچوونی من لەوە ناچێت بتوانێت چارەسەری کات چونکە 26 ساڵە ئێمە بە نەبوونی نەهامەتی کەم دەرامەتی ژیانمان بردێتە سەر. بەڵێ. وەرە سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد کیژانمان لەگەڵە لە سلێمانیەوە. سڵاوی خوا لێبێ. سڵاو لە جەنابەت کیژان خان. سڵاوی خوا لێبێ. زۆر سپاس کیژان خان فەرموو. وەڵی من ئەڵێم ئەم حکوومەتە و ئەم پەرلەمانە کۆتایی پێ هاتووە ئیتر هەر کەس نەچێ بەدەم بانگەوازەکەیانەوە. بەڵێ. کیژان خان پێت وایە درێژکردنەوەی وادەی پەرلەمان بۆ چارەسەرکردنی گرفتەکان بێت یاخۆ شتێکی تر؟ جاتی گرفتێکیان چارەسەر کردووە هەتاوەکو بەڵێ. هیچ گرفتێک لە پەرلەمانە چارەسەر نەکرا هیچ شتێکی دڵخۆشکەر لە پەرلەمانە نەکرا من کۆتاییان پێ هاتووە ئیتر باشتر واحد نەچن بەرەو هەولێر بۆ هیچ شتێک نە لە دراوسێکان نە لە خارج نە لە دەرەوڵەتیش خوددا یارنەما ئیتر خۆشیتان دەستخۆشتان لێکم. بەڵێ کیژان خان لە ئێستادا بەڵێ سوپاس کیژان خان پێوە بێت پەیوەندیەکەی پشترا سوپاس بۆ تۆ کیژان خان بەڵێ زۆریان پیان وایە کە دەبێت بگەڕێنەوە بۆ حکوومەتی ناوەندی بۆ حکوومەتی عێراق. دایکی موسلیممان لەگەڵە لە قەڵەداغەوە فەرموو دایکی موسلیم. دایکی موسلیم ئەم کاتت باش. السلام علیکم. علیکم السلام ورحمة الله. خۆشی بەرنامەتت لێکم. زۆر سپاس دەکەم. وەڵی براکەم ئێمە ئەڵێن لەم کاتە خاوڵاتی پێویستی بە بەشی پەروەردەیە و سەرجەرەهاتە لە بە چاوەڕوانە بەڕاستی ئەو کێشانە بە زووترین کات چارەسەر کرێت و نەوتوڕا چارەسەرکرێ بۆ ئەم زستانە. یعنی ئەگەر چارەسەری کێشەی فەوری هاوڵاتیان نەکرێت چ پەرلەمان بکرێت و کاراتی نەکرێت و کارە ئەو بکرێ بۆ هاوڵاتیان بەڕێی هاوڵاتیان ئەمەلێک بۆ ژیان دابینەکات چینی گەنجەکەی و چینی هاوڵاتەکەی دانیشتووی و هەروەها گەر مەعاشیش ببێ باشترە دەنج بیەوە خەڵکی تر خۆی بەرچێ لەڕات. بەڵێ سپاس بۆ دایکی موسلیم سپاس بۆ پەیوەندیەکەت کاگاسۆمان لەگەڵە لە سلێمانیەوە فەرموو. کاکە سڵاو لێبێ. سڵاو لە بەڕێزت کاگاسۆ. شتەکەم برای بەڕێزم. زۆر سپاس. نازانم لەم وڵاتە پەرلەمان و حکوومەت و ئەم شتانە بای نەما. بەڵێ. یعنی بەڕاستی تۆ سەیرەکەیەوە چەند ساڵە پەرلەمان و حکوومەت و چکە دەوڵەتی موئەسسەی نییە دەوڵەتی دامەزراوەیمان نییەمە. بەڵێ. يعني هیچ ئیسفادەیەکی نییە هیچ نەبڕێ ئەتوانم وەستی ترین کێشە کە ئاو کارەبایە چاکەنی تر پەرلەمان تەمەنی درێژ بێ کورد بێ مەسەلەن هیچ ئیسفادەی نییە مەجبور بچینەوە.
درێژکردنەوەی وادەی پەرلەمان بە پێی خواست و داواکاری هاوڵاتیان نییە؟ ئەنی لە خەمیەوەدا لێ پەرلەمان درێژ بکرێتەوە؟ نەخێر بە پێی خواست و ئینی مەجموعەیەک ئەشخاص و دەموچاوەکەی تێرەوە ئەبێرەوانە بن بەحساب ئەمی تەقریبان وەکو فیرعونیەکان بکەن ئینشەڵڵا خوای گەورەوەدام کۆتاییان پێێنێ خەڵکەس فەرموونە کارەبا لە ئاو نەژیانی تیانە نەکاسی ناو بازار تەفەوڕەکەی ناو بازارە کاسیە نییە ئەو هەموو گەنجە ئەو هەموو خەڵکە فەقیرە یعنی جانگۆتەواوەکە دەبوو خۆی هەردانیشێ ڕاستی پەرلەمان نازان مانای چیە کە تۆ مؤسسە نەبی دەوڵەت وڵاتەکەی دڵسادی نییە. بەڵێ سپاس بۆ کاگەسۆ سپاس بۆ پەیوەندیەکەت. کاگەسۆ باوکی ڕێیانمان لەگەڵ لە قەسرۆکەوە فەرموو باوکی ڕێیان. چۆنی بەڕێز باشی؟ زۆر سپاس دەکەم. بەڕێز سەبارەت موچۆ و قەیرۆنانوکە و بەڵێ بەڕێز ئەمامی پێتەوی موچۆینەوە هەمی پێتەوی گۆزینەوە قەیرۆنانۆ ئەخڕەکۆ بەس ئاف شەڕێوی گۆڤێ بۆمە گەلک مەسترەل vê ڕۆت vê قەیرۆنێ vê هەمی تشتێکی ئاف شەڕە گەلە نەخۆشترە قەیرۆنێ بلۆ مرۆڤیە برسی بیت یەکچۆ بیت بەس بەڵە خوش مرۆڤی بەکەن ئەف عەرەبۆنە و ئیرۆن و عێڕۆق و یعنی بەڵە خوش ما بە کوردستانۆکەن وایە ئەمێ قەیرۆنەکۆ مازندۆ بێ موچەیە. بەڵێ بەڵێ زۆر سپاس. بەڵێ سپاسش بۆ تە باوکی ڕێیان سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ بەڕێزان زۆربەی هاوڵاتیان پێیان وایە کە وەکو خۆیان دەڵێن دەبێت چارەسەرکردنی گرفتەکان بە درێژکردنەوەی وادەی پەرلەمان ناکرێت. ینی ئەوە خواست و داواکاری هاوڵاتیان نییە بەڵکو خواست و داواکاری هاوڵاتیانەوەیە حکوومەتێکی ڕزگاریکەری یاخود هەڵبژاردنێکی پێشوەخت بکرێت بۆ ئەوەی کە کێشەکان چارەسەر بکرێت. دیارمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاک دیار. کاک دیارم کاتت باش پێ وایە با بڵێن درێژکردنەوەی وادەی پەرلەمان بتوانێت چارەسەری زۆربەی گرفتەکانی هاوڵاتیان بکات جەنابەت وەک هاوڵاتیەک ومێتت بەمە هەیە؟ خۆی بەداخەوە گرۆپی پەرلەمان بە شوێک نابووە وای لێ بەهاکایە بەڵام کەواش لە هاتووە تازە چار نییە بەس من بەڕای من ئێمە لەم کاتەیە کێشەیەکی گەورەترمان هەیە کە ڕوبەڕووی ئەو جینۆسایدا بینەوە لەلایەن بەغاوە یعنی ئەوە تا تۆ دیقەت بە هەموو شێوەیەک تورکماندایەوە بۆیان لە پاشگەزبوونەوە لە ڕیفراندۆم لە ئینسیحابکردن لە نازانم چی بەڵام لەم دقەیە مەفروضە هەموو ئەو پارتە سیاسیان یەک بگرن و شەڕ بکەن ڕوبەڕووی ئەو دژمنە بۆستنەوە بەحەقل یعنی تۆ ئێستا ئێمە باسی دوور نەڕۆی باسی دووس خۆرماتۆ بکەین تۆ بە ئاشکرا کورد ئەنفالەکرێ بەڵام کووا بۆ یعنی بۆ فەسەل پرچیان نایدێتەوە ئێمە بۆمان دەرکەوتووە ئەم حکوومەتە هەتاکو و نەربوونیانی لەگەڵیانە تازە بۆیان چۆسەر ئێمە هەڵەیەکمان کرد باشە بەڵام ئەبێ ئێمە هەمومان هەوڵ بێنەوە هەڵەیەک چارەسەر بکەین ئێستا تۆ لەم کاتەیە ئەگەر پەرلەمان درێژ ناکەیتەوە چیەکەی هەڵبژاردنەکەی یعنی هیچ چارەسەرێک نییە ئیلا ئەبێ هەموو یەک گرتوو بن قسەمان یەک بێ ڕوبەڕووی ئەو دژمنە بینەوانی با تۆزێش کۆمەندی بۆ کورد و بۆ پێشمەرگە بجێڕینەوە. زۆر باشە کاک شۆڕش کاک دیار بوورە پێدوانی هەموو ئەمانی کە جەنابەت باسی دەکەی بە ئەوە بێت کە پەرلەمانێکی باش و تەندروستمان هەبێ بۆی بتوانین ڕوبەڕووی کێشانە ببینەوە یاساییەن. خۆی برا بەڕێزەکەم لە هەموو وڵاتی دنیاە ئەگەر سیستەم پەرلەمانی بوو ئەو وڵاتە دیموکراتی سەرکەوتووە بێت بەڵام تۆ لە ناو واقعێکە ئەژیت ئێمە ڕاست بڵین تو نڵیت ئەمانە لەلایەن چەند حیزبێکەوە سەیطرە بەسەر پەرلەمانە کراوە بەڵام ئێمە باسی ئەوواکەین لەم کاتە هەفتیارەیە کە هەموو دنیا چاوی لەسەر ئێمەیە هەموو دنیا پشتی تێکردوین هیچ کەس دۆستمان نییە ئایا دروستکردنی پەرلەمانێک یعنی تۆ ئێستا لەو باوەڕێیان تەکیدم هەموو هاوڵاتیان ئەمانە برسی کراون ئەو پەرلەمانیان پێ باشە کە بڕوا دانوستان بکان لەگەڵ حکوومەتی بەغایە لە پێناوی موچەیەکە بەڵام بەداخەوە بۆ ئەم سەکردانی ئێمەکە کارێکی وایان کرد کە خوشکۆی خۆی لەدەست بە کە پێشمەرگە ئەو هەیمەنەی نەمێنێت من ئەوەی کە ئەڵێم ئەلم ئێمە ئەگەر بتوانین مافی خۆمان وەرگرینەوە. سپاس بۆ کاک دیار سپاس بۆ پەیوەندیەکەت بوورە من هەرۆنم دەرفەتە بوو کاک شۆڕشمان لەگەڵ لە قەزازیەوە فەرموو کاک شۆڕش. باش براکەم زۆر سپاس دەکەم کاک شۆڕش. براکەم سەبارەت بە تەوەرەکەت براکەم
پەرلەمان درێژ بکرێتەوە درێژ نەکرێتەوە هەر وەشێکە هۆکاری چی پەرلەمان کودەتای بەسەردا کراوە لەوەتی ئەمە پەرلەمانەکانی گۆڕان و کۆمەڵ لە ماوەی هیچ دەورێکیان نییە بەڕای من بکرێتە مۆڵێک هێندە خەڵکی فەقیر لێ بیناژی دروستکەن باشترین خەڵکی فەقیر سپارەی لێ بکە بەڵێ کاک شۆڕش لەوەی چەند ساڵە پەرلەمانەیە چی کردووە بۆ خەڵکی فەقیر خەڵک دێم و چێیە کاکە من بۆ پێشمەرگە قسە دەکەم پێشمەرگە لە بەرەکانی جەک فیشەکی لەسەر ماخەڵی بۆی دەکرێت شەڕ چۆن ناوارەکێت براکەم بەڵە سپاس بۆ کاک شۆڕش سپاس بۆ پەیوەندیەکەت کاگەرانمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاگەران السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله كاغرام. براي بريزم والله ديسموي برلمان لبزوندي خوتانية راسي كل بزوندي أو دي حزنية تكفل يعني برناك نتيتي للايك ولا برلمان ولا لايك ومعارضين أو تهرسية دعوة قرانو هنا كم كومري ثانية كم أو دو حزب بريزة هودن وشاكر نوا هولي تبدا الخوت وصل دور خرافة وصل مادي معنوي شرقاتها داواکەی مەزوجی کات هەوڵێکی جدی بدەن بۆ ئەو خەڵکە خەڵک لەوە کاگەران پێ دوانی هەموو داواکارانی جەنابەت باسی دەکەی لە پەرلەمانەوە بکرێت کاگەران بەڵێ براکەم کاگەران پێ دوانی هەموو داواکارانی کە جەنابەت داوای دەکەیت ئەم کێشە و گرفتانە لە پەرلەمانەوە چارەسەر بکرێت وڵای براکەم پەرلەمان بۆتە شوێنی حزبی ئەوەنە بۆ بەزەوەندی حزبی و شەخصەکان خۆیان زیاتر بۆ شتێک هەوڵ نادەکەن هەوڵیان بدایە لە ئەوەوە قەرار وا بوو کە پاشەکەوتی میتۆ نەمێنێ وا پاشەکەوتەکەش وا کۆتایی هات نەبوو لە پاشەکەوت نەمێن وا مەعاش کۆتایی هات و دیار نییە بەڵێ سپاس بۆ کاگەرام سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی ئەحمەدمان لەگەڵا لە چەمچەماڵەوە فەرموو باوکی ئەحمەد السلام عليكم. عليكم السلام ورحمة الله باوکی ئەحمەد من ئەمەیە گرانم پێ نەبڕن ڕزاتان لێ یەکەم لەبەر دەرژەوەندی هەموو لایەک منە قسە ناکەم بڕوام بە هیچ شتێک لەم شتانە نیە وەکو ئێستای کە ئەم لەم ڕۆژە ئەکرێ ئێمە ئەبێمان یەکدەنگ بین یەک ڕەنگ بین بۆ بەرەنگ باوەڕۆی کێشەکان چکم خوای گەورە فەرمێ الفتنة أشد من القتل ئێمە با کارێک نەکەین بە بۆنەی کێشەیەکی پەرلەمانیەوە یان بە مۆزەی کێشەیەکی موچەوە ئەم وڵاتە بەرەو وێرانە بەرین بام هەدە سۆشکەری لەم جەماعەتی حەشدی وەحشیەم نەکەین کە بۆتە هۆی سەربڕینی مناڵی کورد و سوتانی ماڵی کورد و تاوانکردنی ماڵی کورد بڵین دەستان خۆش بێ با ئێمە هەمومان دوور لەم تەشیرانە ئیش بۆ داهاتوومان کەین ئەگەر ئێمە ئەنفالێکی ترمان بەسەر هات خۆ ئەو سا ڕێفراندۆم نەکرابوو خۆ ئێمە کە چینیاباران کراین خۆ ئەوە نەکرابوو خۆ لە زەمانەی دوانی هەموماری کە باست لە پەرلەمانەوە بکرێت ئەگەر شەڕێکمان بەسەرا هات بۆ ئەو ڕۆژانەی کە بوو ناوچە جێراگەکان لەلایەن حەشدی شەعبی وەزای عێراقیەکانەوە گیران پێدوانیە لە پەرلەمانێکی تەندروستەوە دەتوانرات ئەمانە هەمووی لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت بۆچی کە شارێکی وگەرکوک دەستە گەشتە با بڵێن چووە ژێردەستی هێزە عێراقیەکانەوە پێدوانیە هەموو یاسایەک لە پەرلەمانەوە دەربکرێت هەموو داواکارێکی هاوڵاتیان لە پەرلەمانەوە بکرێت یعنی یەک ڕیزی نیشتیمانیش لە پەرلەمانەوە ناکرێت قسەکانی تۆش هەمووی بەجێ و شتەکانت زۆر جانە و جێخۆیەتی بەڵام ئێمە من وەکو کوردی قساکەم من وەکو لایەنی قسە ناکەم دیفاع لە یەکێکم و یەکێ باشکەم و یەکێ خراکەم و یەکێ جاشکەم و یەکێ چاکەم من ئەوە قسەی من نییە ئەمە یەک لێ گەڕین بۆ مێژونووسان ئەو تەفسیرە بۆ خەڵکەگرن بەڵام ئێمە داواکارەکەی من وەکو کوردێک ئەڵێم با ئێمە هەمومان یەکگرتوو بین لەم کاتە ئەو شتە بچووکانە کە وەختی خۆ ڕووداوەسا زەقی نەکەینەوە لە کێشەیەکی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و موچە کۆیکەینەوە ئەگەر چینە سەر مۆزوعانەوە زۆری ئێوە بە چەند کۆنگرە و کۆبوونەیەک و چەند پەرتووکێکی کۆتایی نایە ئێمە ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت ئیسلامخوازە دەستی بۆ ئاشتی بۆ تەبایی ناوکۆ سپاس بۆ کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەلیمان لەگەڵا لە سلێمانیەوە فەرموو کاک عەلی ئەم دوو بنەماڵێ ئەم دوو حیزبە هاتوو بۆ ناشەرعێتی خەڵکی کوردستان ئەمانە هەموو بەدەستیان ئەوەیە دزی بکەن لە خەڵکی کوردستان زۆر باشە کاک عەلی پێت وایە درێژکردنەوەی وادەی پەرلەمان لە مەسلەحەتی هاوڵاتیاندایە لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە پێشمەرگەی چێتی بووم بینار بووم چەند
فیشێکی بەستمەوە بەسن و باڵمەوەیە بەڵام من ئەو کوریەکانێکی بەویستان حەزەکەم ڕاستی و قەنەعەتەکان بڵێم من ئێستا سەر بە هیچ حیزبێک نیم بەڵێ من خەڵکێکی پیاوێکی مسلمان و حەزم لە دینداریە بەڵام بە قوربانە بم ئەمانە هەر کەسێک بەڕاستی کەیکی ئەم دوو بنەماڵەیە بکە هەم دوو حیزبە بکە پێم وایە لەگەڵ ئەبوو جاهل و ئەمانە حەشەکێن یعنی ئەمانە بەڕاستی زۆر دوورن لە ئینسانیەتەوە لە دینەوە لە هەموو شتێکەوە دوورن نازانم ئەم سەرمانی کوردستانەکە هەیە هەگە بەش بکرێ کەسێک ئەگەر بە حیاتی لە دایرەی حکومی نەبوو بێ پێشمەرگە نەبوو بێ بەڕە سپاس بۆ کاک عەلی سپاس بۆ پەیوەندیەکە کاک عەلی بوو من هەرۆنم دەفەدە بوو باوکی ڕێبازمان لەگەڵە لە هەولێرەوە فەرموو باوکی ڕێباز کۆتا پەیوەندیە پێم وابێت پەیوەندیەکەی باوکی ڕێباز کۆتایی پێهات بەڕێزان بەو شێوەش هاتینە کۆتایی بەرنامەیە ئەم جارمان تا بەرنامەیەکی تر و بێگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ